یەکێک لە خراپترین پێک هاتە پیشەسازی ئامادەکراوەکان کە ئەکرێت بچێتە ناو جەستەتەوە و ببێتە هۆی گیرانی بۆریەکانی خوێن و بەرزبوونەوەی ڕێژەی کۆلیسترۆلی زیان بەخش و قەڵەوی و نەخۆشی شەکرە لە جۆری دووەم بریتە لە چەوریە گۆڕاوەکان. چەوری گۆڕاو چییە؟ ئەم چەوریە سەرەتا زەیتێکی ڕۆکیشلە کە هیچ کێشەیەکی بۆ سەرتەندروستی نییە، بەڵام هەندێک لە کۆمپانیەکانی بەرهەمهێنی خۆراک ئەم چەوریە تەندروستە دەگۆڕێت بۆ شتێکی تەواو جیاواز لە ڕێی پرۆسەیەکی پیشەسازیانە کە پێی دەوترێت کردەی هایدرۆجینێن. لەم کردەیەدا زەیتی ڕۆکی نوێ دەهێنرێت و لە پلەیەکی گەرمی بەرزدا دەکوڵێنرێت کە 400 پلەی سیرزی تێدەپەڕێنێت. پاشان لە ژێر پەستانێکی زۆردا گازی هایدرۆجینی پێدا دەکرێت و ئەم کردەی هایدرۆجینێنە بۆ نزیکەی 8 کاتژمێر بەردەوام دەبێت. پاژان پرۆسانە زەیتێکمان دەست دەکەوێت کە لە سەرەتادا ڕۆکی بوو، بەڵام ئێستا بووە بە زەیتێکی نوێی پلاستیکی. ئەم پرۆسەی هایدرۆجێنینە ڤیتامینەکان و مادە خۆراکیەکان و تایبەتمەندیە تەندروستەکانی کە چەوری ڕۆکی هەیەتی هەمووی لەناو دەبات. لەسەر حسابی لە ناوچوونی ئەم هەموو تایبەتمەندیە تەندروستیانە زەیتێکمان دەست دەکەوێت کە دەتوانێت لە کۆگاکاندا بهێڵڕێتەوە بەبێ ئەوەی تێک بچێت و زەیتێکمان دەست دەکەوێت کە چەوری گۆڕاوی تێدایە. بۆچی ئەم چەوری گۆڕاوانە بەکاردەهێنن گەر هێندە زیان بەخشە؟ تێچووی بەکارهێنانی ئەم زەیتە پلاستیکیانە کەمترە لە تێچووی بەکارهێنانی چەوری سروشتی. ئەم کەمکردنەوەی تێچووە لە بەکارهێنانی جۆرێکی زیان بەخش لە چەوری لەسەر حسابی تەندروستی جەستەی تۆ دەبێت. درێژی تەمەنی بەرهەمەکان لەسەر ڕەفەی مارکێتەکان دووبارە لەسەر حسابی تەندروستی جەستەی تۆ دەبێت. خۆشکردنی تامی ئەم بەرهەمانەی کە بەم چەوریە زیان بەخشە ئامادەکراوە لەسەر حسابی تەندروستیتانە. دەربارەی زیانەکانی ئەم چەوریە، یەکەم ڕێژەی کۆلیسترۆلی زیان بەخش زیاد دەکات کە ئەمەش دەبێتە هۆی زیادبوونی ڕێژەی نەخۆشیەکانی دڵ. دووەم زۆربوونی ڕێژەی قەڵەوی. سێهەم ئەگەری توشبوونت بە نەخۆشی شەکرە لە جۆری دووەم زیاد دەکات. چوارەم ڕێژەی هەوکردن زیاد دەکات لە جەستەتدا. لەبەر گەورەی زیانەکانی ڕێگری کراوە لە بەکارهێنانی لە دانیمارک و هەنگاریا و نەرویج و ئایسلاند. توێژەرانی کۆلێژی پزیشکی زانکۆی هاروارد بابەتەکەیان کورت کردوتەوە و تویانە کە خواردنی زەیتی ڕۆکی سروشتی لە جێتی زەیتی گۆڕدراو ساڵانە دەبێتە هۆی پاراستنی ڕۆحی 250 کەس لە ملیۆنێک کەسدا. ئەم چەوریانە لەکوێدا بوونیان هەیە؟ چەوری گۆڕاو لەم بەرهەمە ئامادەکراوانەدا دەبینیتەوە. ژەمی خۆراکی خێرای سوورەوە کراو، پسکیتی ئامادەکرا و کێکی ئامادەکراوی کارگە و شیرینی کە لە ناو زەرفدا پێچراونەتەوە، شۆربە ئامادەکراوەکان و نۆدڵز، هەندێک جۆری جبس، کەرەی ئامادەکراوی کارگەکان، کرێمی ئامادەکراو، بەرهەمە هەویرکاری ئامادەکراوەکان، ساردەمەنیەکان وەک دۆدرمە و ئایسکرێم. زۆر بەرهەمی تری ئامادەکراوی کارگەکانیش بە هەمان شێوە. لەمە دوا سەری تۆیە. هەمیشە پێکاتەی هەموو بەرهەمێک بخوێنەوە پێشەوەی بیکڕیت و ئەگەر وشەی چەوری هایدرۆجین کراو مهدرە جوزئیەن سەمن نەباتی هایدرۆجەنەیتد فات پارشال هایدرۆجینەیتد ئۆیل ئەوە بە هیچ جۆرێک بەرهەمەکە مەکڕن. چەوری گۆڕدراو هەرزانە بۆ گیرفانت، بەڵام گرانە بۆ سەر تەندروستیت.